بەناوی خوای گەورە و میرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویست پێخۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پەیام بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئەمڕۆ باسی زۆربوونی دیاردەی تاوانی کوشتن دەکەم. بۆچی لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ تاوانی کوشتن ڕوو لە زیادبوون دەکات؟ هۆکارەکانی چین؟ باشە خەڵک بۆچی پەنا بۆ کوشتن دەبات؟ یاخود کەسێک کە کەسێکی لێ دەکوژرێت بۆچی خۆی هەوڵ دەدات کە تۆڵەی خۆی بکاتەوە لە جێگای ئەوەی بچێت لە یاسا سکاڵە تۆمار بکات و پەنا بۆ یاسا ببات؟ ئایا سولەی عەشایری هۆکارێکە بۆ ئەوەی تاوانی کوشتن بەردەوام بێت؟ یاخود دەپرسم لە وڵاتیان زۆربوونی چەکی بێمۆڵەت هۆکارێک نییە بۆ ئەوەی تاوانی کوشتن ڕوو لە زیادبوون بێت؟ بەداخەوە دەبینین لە هەرێمی کوردستان کاتێک چەند گەنجێک لەسەر شتێک دەمەقاڵەیەکیان یاخود ناگەنە نەتیجەیەک ڕاستەخۆ پەنا بۆ کوشتن دەبن. یا هەروەها دەبینی لەسەر گومانی خراپ یان لەسەر شتێک کە گومان بردنێکە شتێکی ناڕوونە ڕوون نەبۆتەوە خەڵکێک هەیە هەڕەشە لە بەرامبەرەکەی دەکات و دەیەوێت بیکوژێت و بیسرێتەوە. دەگوترێت گەورەکان دەیانەوێت لاوازەکان بچووکەکان لە ناو ببن. ئەوەی کە دەسەڵاتی هەیە و خۆی بە کورداواری دەڵێ بە مهم دەزانێت دەوێت بەرامبەرەکەی بسڕێتەوە. جا من ئەمڕۆ لەسەر زۆربوونی دیاردەی کوشتن و تاوان لە هەرێمی کوردستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیان وەردەگرم. با بزانم ئەوان قسەیان چییە کە دەبینن لە وڵات و لە نیشتیمانی خۆیان ڕێژەی تاوان ڕوو لە زیاد بوونە. ئێوە بیسەر و بینەرمان بن. دیاردەی کوشتن لە هەرێمی کوردستان بۆ زۆرە، بۆ خەڵک پەنا بۆ کوشتن دەبات؟ زۆربوونی چەک بەدەست خەڵکەوانێ. بە بڕوای من ئەوە لە بۆی دەگەڕێتەوە کە خەڵک پشتی لە دین کردیە. دەست شتەیە دادگا حەقت ناستێنی کە دادگا حەقت نستێنی خەڵک پەنا بۆ شتی دیکە دەبا ئەوەش لاوازی دادگاکان دەگەینیتن. ئەگە بۆ فەقیر هەر سەرسمێ بە احتیمال ڕێمیوکەن ئاساییە بەس بۆ کەسێ پشتێکیە بێنە. ئەگەر هەرێکێکی کوشت ئەگە بێ لە سێدارە درێ بە عادی کەس ناکوژیت. والله ئەبێن لە چەند دەرێ بکوژی ئەلەوێن دەرێ ئەعدام بکرێ. لە تەوەری ئەمڕۆمان باسی زۆربوونی دیاردەی تاوانی کوشتن دەکەین. با بزانم بە بڕوای تو زۆربوونی دیاردەی تاوانی کوشتن بۆچی دەگەڕێتەوە؟ تاوانی کوشتن لۆ زۆر کێشە دەگەڕێتەوە. کێشەی ئابووری هەیە، کێشەی کۆمەڵایەتی هەیە. ئەو کێشانە زۆری هەروە کێشەی کۆمەڵایەتیەکان. مەسەڵەن کێشەی هەیە بە ناوی شەڕەفەوە شەرت نییە کوشتنەکە کە دەکرێتن بەو ناوەی بیتن ئەو ناوانەی لۆ هەڵدەبەسرێتن یان هەر کێشەیەکی کە بیتن. ئەو تاوانانەش زۆری کە بە مەسەڵەن زۆری خەڵک لەسەر مەسەڵەن کێشەی میرات بە شەڕێتن هەیە دەبینی. زۆر برا و خوشکەیە لەسەر کێشەی میرات کە ئەوە شتێکی زۆر تافیە هەرمانای نییە. یعنی برا ئەگەر بە مولک برا بیتن چکە مولک هی کەس نییە. الملك لله، مولک تەنها ماڵی خوایە. ئەز ئەو تاوانانە ئەو خەڵکانە دوورن لە بەرنامەی ئیسلام و لە بەرنامەی کۆمەڵایەتی چکە لە کۆمەڵایەتی لە کوردەواری قەدیم کە یەکێک دەکوژرا ئەو گەڕەکە بە 6 مانگ و بە ساڵ تەلەڤیزیۆنی پێ نەدەکرد. ئەو خەڵکە لەگەر یەک پێش نەدەکەنی کە زیرانەگە یەکێک دەکوژرا. بەڵام ئەو تاوانانە هەمووی کە دەکرێت ئەوە لێرە حکومەتیش دەبی دەسەڵاتی خۆی بسەسپێنیتن بە هەموو شێوازێک کە ئەو دیاردانە کەم بکرێتەوە. هەروە تێنەگەیشتنی کۆمەلگا لە کوشتن. کوشتن مانای چییە؟ ئەو کەسێک کە یەکێکی دەکوژی بە ناحەق ئیدعای خوایەتی دەکاتن. چکە تەنها خوا لۆی هەیە مرۆڤی دروست بکاتن و بیژێنیتن و بیکوژیتن. کەسی تر لۆی نییە. لۆی خوا دەڵێ وەمەن یەقتل مؤمنا متعمدا جەزاؤه في النار خالدا یعنی هەتا هەتایە. مرۆڤێک باشە ئەگە بیر و ڕای ئەوە نەبیتن هەتا هەتایە لە ئاگر دەبیتن یارە باوەڕی بەخوای نییە. باشە مالی دنیای ئەوەی دێنی وەکو خۆت باست کرد ئاتوو بچی براکەی خۆت لەسەر بکوژی یان خوشکەکەی خۆتی لەسەر بکوژی؟ ماری دنیای ناکاتە نینۆکی برایەک یان خوشکێکی یان هەر کەسەکی دیکە. با یەکێک دەبینی قەردارتە پارەکەت ناداتەوە پێی نایەت و بچی بیکوژی. یاسا هەیە مەحکەمەیە ئەگە لۆی کردی لۆی کرد ئەگە لۆی نەکردی حەسبی الله ونعم الوەکیل. باشە بە بڕوای تو بۆچی خەڵک پەنا ناباتە بەردادگا؟ ئەی بۆ نمونەگە کێشەی هەبی با بە دادگا با بە یاسا
بۆ خۆی یەکلایی بکاتەوە. خۆ خۆشەگە بەرامبەر بە یاسا بە دادگای یەکلایی بکاتەوە، بەڵام ئایا دادگایەکان لە بەرامبەر هەموو کەسەکان یەکسانن؟ یعنی دادگا دەبی دادپەروەربی یەکسان بیتن بەرامبەر بە هەموو کەسەکان. دادگایەکی یەکسامی حاکم دەبی یەکسان دەرێەوە نارێ و ئامڕهم بینەوەم بشتورە لەسەر دادگاکان نووسرایە. پێدەگەی بە شوڕا بە گفتوگۆ دادگا دێم شکایەتی خۆم دەکەم، بەڵام هەندێک شتەیە دادگا حەقت ناستێنی کە دادگا حەقت نستێنی خەڵک پەنا بۆ شتی دیکە دەبا ئەوەش لاوازی دادگاکان دەگەینیتن، لاوازی دەسەڵات و حکوومەت دەگەینی بەرامبەر بە دادگاکان. دەبی دادگا دەسەڵاتی چەندەمە چارەمە پێنجەمە چەندەمە دەبی ئەو دادگایانە دادگایەکی عادیلانە و سربەخۆ بن لە بۆ هەموو هاوڵاتیەک. ئەمن لە سیارە لە ترافیک لایەتی سۆر دەدەم غرامە دەکرێت بە ئەندام پەرلەمان و وەزیرە چیرۆکی من غرامە بکرێتن، هیچ جیاوازیەک نەبی لۆوی ڕەشکەنەوە لۆ من ڕەش نەکەنەوە، هەمومان وەچیەک. بۆ لێرەوانە ناتەبعەن وانە لە هەندە جاران وانە ناوەڵە هەزاران کەسمانتە لە ئەنتەرنێتی بڕۆ بخینەوە پەیز و مەیزانە دەبین دەرە فلان دائیرە 4 ملیۆن 5 ملیۆنی لەسەر لۆیان عەبر کرد. هاوڵاتێکم خۆم لەگەرتم با دادگا ینی کامیرە لە کامیرەی دەدەمی مروری لە خۆم لێمدا با غرامە بکرێم. مەرانگە وەزیرە چیش لێیدا ئەندام پەرلەمانە چیش لێیدا بەرپرسە چیش لێدا باویش وەچی من هەینان غرامە بکرێتن و لۆی ڕەش نەکرێتەوە. مەبەستەوەیە بۆ هەمووان وەکو یەک هەموو دادپەروەربی دادگا دادپەروەربی لە هەموو ماوەچێ نەگەر دادگا حکوومەت دەبی دادپەروەربی لە هەموو ماوەچی یەک بیتن. بەڕێی من بۆ تەکنەلۆژیا بەڵێ لەبەرچی وڵی کە هاو لە کاتی خۆی کە هاو بە بەرنامە ناهاو کەسێ نەبوو بەرنمەیەکی بۆ دانێ سەپەرشتی بکە، ینی بەڕەمەکی هاو بووە بازرگانی ئیتر ئەوە تا بینی هەچی کێشەیە زۆربەی لەسەر موبایل و تەلەڤزیۆن و ئەنتەرنێت و ئەم شتانەیە، ینی کە لە هەوڵە کە هەم تەکن لە پرەکە هاتە کوردستانەوە. باشە لەسەر چی دیکە خەڵک یەکتری دەکوژی؟ وەڵایتر هۆکارەکەی تۆ بکەڕێرەوە بۆ 50 ساڵ لەمە پێش 30 ساڵ لەمە پێش کوا خەڵکی کوا کێشەی هەبوو، یعنی یاساکە یاسا نییە بڵێ یعنی یاسا سەروەربێ نییە یاسا سەروەر نییە؟ ناوەڵ ئەگە سەروەر وایە ئەم تەکنۆلۆژیا کە هاو بەرنامەیەکی یان بۆ دائەنا ڕەمەکی ناهاتە ناو عێراق و ناو کوردستان بە تایبەتیوە. باشە خەڵک هەیە دیالەوە خەڵک هەیە لەسەر دەمەقاڵەیەک لەسەر لێک تێک نەگەیشتنێک پەنا بۆ کوشتنی بەرامبەر دەبا، ئایا مناقەشەکردنێک ئایا لێک تێنەگەیشتنێک ئەوە دەهێنێت مرۆڤی بەرامبەری بسڕێتەوە؟ نەوەڵا بەزیتر کاکە ئینسان هەموو کەسێک و کەسێک نییە، ئیتر کەسی وە هەیەوا بیرەکاتەوە تێگەی هەڵبەت دەستێکی هەیە یان شتێک هەیە یان دەسەڵاتێ لە پشتێتی ئەینا ئەگەر یاسا هەبێ ئینسان کە تووشی کێشەیەەکە بێ ئەبێ هەر بە تاکید ئەو کێشانە ئەبێت و چارەسەی شەکرێ. باش ئەوەی کە خەڵک دەکوژێت بەناحەق خەڵک لە ژیان دەسڕێتەوە پێت باشە چ سزایەک بدرێت سزاکەی چبی؟ وڵی خۆی سزای شەرعی خۆی گەورە زانە مەلا بەڕێزەکان چیان فەرمووە ئەبێ وابێ ئیتر ئەگە تۆ باسی ئێسەشکەی بڵێ قانونی ئێسا قانونەکەش ئەگەر ئیشی پێ بکرێ بەلاڕێیان نەبرێ هەر باشە، بەس من نایبینم قانون سەروەر بێ بۆ هەموو کەس بەس بۆ فەقیر ئەگە بۆ فەقیر هەر سەرسمێ بە احتیمال ڕێمی بکەن ئاساییە، بەس بۆ کەسێ پشتێکیە بێنە فەرقی هەیە کاک دەسەڵاتی عەسڵ و عادی هەیە. دەپرسم ئێستا دیاردەی کوشتن زۆر بووە بە بڕوایت و زۆربوونی دیاردەی کوشتن بۆچی دەگەڕێتەوە؟ بە قورعان دیاربوونی کوشتی زۆرتر دەگەڕێتەوە لەحانەچێنێ ئەگە هەرێکێکێکی کوشت ئەگە بێ لە سێدارە درێ بە عادی کەس ناکوژیت بەس چیە دەرێ وەلا دەیکوژن بە پارە سڵحەشتەکە دەکەن دەنێستنە مەعاتەی تێر چرش و برنجن گەلەشی گۆشت دەخۆن ئەوە ئیشەکەی لە بە هەندی تو دەڵێ ئەو کەسێک کە خەڵک دەکوژێت پێویستە ئەعدام بگرێ سێدارە بدرێ یەکسەر ئەرێ یەکسەر بین لە پێ ساعات لە سێدارەی بدەن ئەوە کوشتنی کەم دەکاتەوە؟ ئەرێ وەڵی کوشتن هەنامینێ نامینی بەس چێ عانجەوە ئەوە 30 سار هەتا عژن یەک لە سێدارە نەدرەیە ڕەنگە عن لەو خەرکەی منتقی لایمە چەند کەس بکوژرابی لەو بینی سڵحەش دەکەن بە 10 دەفتەر 2 دەفتەری 5 دەفتەری پێکاتن پێکەنج ڕاستە نە لە 4 مانگان دەجرێ
ساران دەگیرێتن بەر دەبی وەکەنج ڕاستە ڕاز نییەوە باشە بە بڕواایت و بۆ خەڵک یەکتری دەکوژی جگە لەوەی کە باست کرد خەرگ دەکوژیت چیانی خەرگەن ئەتەمەشا دەکاتی چ لە گۆڕینیە و چ لە گۆڕینیان یەک دەکوژیت کۆرەکە هەلەیە کۆرەکە هەلەیە دەدێ با بکوشم خۆ ئەدام ناکرد با 5 ساران بگیرم با 10 ساران بگیرم بەردەبم باشە دەشببینین کە گەنجانێک هەرزەکارانێک کە تازە پێڕادەگەن دەبینین ئەگەلەیەکەش تووڕە بیتن دەمانچەی پێەیە پێت باش نیە ئەوچەکانێک کە بێمۆڵەتن حکومت دەستی بەسەردا بگری ئەو چەکانە نەمینێ ئەو چەکانە بێمۆرەت بینەدی لایمە منعیان کە زۆر خۆش بووە العان بێمۆرەت یان نەمینێت چەک هذا من كابرا كل ناس تشيا ناس تقيب كبا قرآن لقى خرج بشر ناس تقيب كاتن دمانسي لما بشتيها هيك تسيدك توشي ده بيران توشي براد دكاتن ناس تقيب كا ناس تقيب كا نابو خوي ناس تقيب كا دمانسي لما بشتيها اوها هري بخوي هذا عندك تسكن منيتن بمورد نبيتك نابتن بمورد تبيتن بأو بيتن تسك نابي لهم كسش نابي لهم كسش هري كستو نابتو بزاي ناب كرتش ناك زي جوا کەسێکی لێ دەکوژێ لە جیاتەوەی پەنا با بۆ یاسا دەسی هەر دەسی دەرێت تۆڕێ خۆم دەکەمەوە دیسان ئەویش کەسێکی تر دەکوژێت ئاساسی ینی ئاس دەستا ئاسانچنێ ئاساوە نەبێ لە سەری بە جواب بیگری یەکسەر ڕمی کاتن یاسا ڕمی لەدی لە سێدارەی بداتن عاشنی و کابرا لەمارە خۆ ئەو لە سێداراندا ئەو سولعەکە کرد ئەو لەمارەیەک بێ کوژران خلاص بەس ناوەلاوە خۆی شاردەکە کابراسی بەدەستی خۆ نەکوشتەوە بە قورعان بەلاشم بەدە ژیرێ چەند خەرکمان دیتە گیریا زەلامی کوشتیا ئەلعان لە دەرەیە بەخوای یەکەم تشت دینی زەعیف بووە و ئیمانی زەعیف بووە هەر دەکا یەکەچی دەکوژین نابێ ئەوە زۆر زۆر غەرەتە دەبی ئەمە لەسەر پەیڕەوی دینی ئیسلام بڕۆین دائیمەن لە بیرمان بی چونکە خوا پێغەمبەر ئەو کارەی زۆر زۆر پێ ناخۆشە بە عایاتی چاوت بە بەهەشتی ناکەی ئەو شتە نەمینێ و زۆر زۆر باشتریش ئەو کەسێک کە خەڵک دەکوژێت تاوانی کوشتن ئەنجام دەدا پێت باشە چ سزایەک بدرێت بە قورعان ئەو کەسەی تاوانی کوشتن ئەنجام دەدا پێم باشە هەر لە جێ خۆیان ئەعدام بکرێیان لە 25 ساری هەر لە سزنێ بینێتە دەری ئەگەر لۆ ڕوعاچی دەکوژی لە سەو دنیای لەبەر چ ڕوعاچی دەستڕیواخە لەبەر چیە نازم لەبەر قانزاست پێدەگا ئەدوو چت پێدەگاتن یعنی لەوەی لە زەرەری زیاتری خۆت و ئەوەی دەیکوژی زیاتر چیکە هەیە ئەخە خوا و پێغەمبەر ئەو شتێ پێ ناخۆشە دینی ئیسلامەوەی پێ ناخۆشە واللهی نابی هەبی ئینشاڵڵا یعنی بنبڕ دەبی و ناژبیت باشە چەک زۆرتر لە لای گەنجانە یان لە لای بەتەمەنەکانە باشە ئەگەر چەک زۆربوونی چەک پێدوان یەکەکە لە هۆکارەکان بە قورعان گەنج ئەوڕۆکە دەبینی چەک ئەوڕۆ ئەوەی گەنجە دەبینی چەکەچی پێیان نازانی لە وەزعەکەی نازانی لە وەزعەکەی چەکەچی ئەبێروکانەوە دزانی هەموو دنیا ئیوێ نا غەرەتە ئەدێت و پیاوەکەم دوان دێگۆ هەیە سەچی پێ نازانی تەقەی پێ بکە ئێوە تاکید بە هەشە پێشتی قەنەعەت بکە ئەگەر یەدەکەشی لێ دەربینی نازانی یەدەجی لەسەرە یان نا ئەوزە خۆشی پێبادەدا و ئەوە ئیشاڵە ئێستاکەوان نمایە و دیاری دێوا کەم بووە لەخوای بە زیاد بین نازانم ئەو عمر 18 و 90 و 20وەچی داعش پیا بۆ دی لە چێن دەرێ بوون ئەو چەکە لە لۆ نەدەچی بەرامبەر دوژمنی شەڕی پێ بکەی لو ئەتوو مەسەڵەن شاری هەولێرە پێ ناشیرن دەکەی ئەو شارە جوانەی خۆمان ئەو کوردستانە جوانەی خۆمان لۆ بەچەک ئێستا مەسەڵەن کابراەکە گەر لەگەرم بە شەڕ بێتن با بە مستی کورە هەموو سەر و چاوم بشتێنی کورە بابێ لاقەکەم بشتێن دەستەکەم وەڵا لێ خۆش دەم کورە وەڵی دەرم دەست خۆشبی شەربی شەقەتشی لێ نادەمەوە بەس کورە وەڵی بووم کوژی کامم بستڕتەوە ئەخەر زۆر شتەچی کورە ناشیر ناشارستانی ئەوەیە با لێمدا کورە بە مستی لێک بدەین کورە وەچ کابرای گوتی با ڕۆژێک دادێ سەلامی لێکتری هەر دەکەینەوە بەس کە ئەتوو ئەمنت کوشت ڕۆیشتم یانی چما کرد هیچ دیاردەی کوشتن لارەی کوردستان بۆ زۆرە بۆ خەڵک پەنا بۆ کوشتن دەبات زۆربوونی چەک بەدەست خەڵکەوانێ بە بڕوای من ئەوە لە بۆی دەگەڕێتەوە کە خەڵک پشتی لە دین کردیە دەست شتەیە دادگا حەقت ناستێنی کە دادگا حەقت نستێنی خەڵک پەنا بۆ شتی دیکە دەبا ئەوەش لاوازی دادگاکان دەگەینیتن داگە بۆ فەقیر هەر سەرسمێ بە احتیمال ڕێمیوکەن ئاساییە بەس بۆ کەسێ پشتێکی بێنە ئەگە هەرێکێکێکی کوشت ئەگە بێ لە سێدارە درێ بە عادی کەس ناکوژیت والله ئەبێن لە چەند دەرێ بکوژی ئەلوێن دەرێ ئەعدام بکرێ اقتصادی ینی خەڵک بێپارە دەبی تووشی وەزعی خراپ دەبی ویان دومینیان بێدینی
بێدینی کەم بووە یعنی خەڵک زۆر مەبەست دوای خەڵک ئیمانی لاواز بووە ئیمانی لاوازە خراپنەوەی ئەوە دەریم یعنی لەبەرەوەی ئیمانی نییە معنی تووشی کوشتن و ئەولاولای دەبی لێ کوشتن زۆر بووە یەگە کابرا بینای خۆی کۆ دەڕوخێنی ئەگە بە ئیمان بی باشە چی دیکە هۆکارە بۆ ئەوەی کە تاوانی کوشتن زۆر بێت ئێستا تۆ باسی وت کرد کە ئیمان لاوازی باسی لایانی ئابووریت کرد چی دیکە شەیە کەوا دەکات تاوانی کوشتن زۆر بێت واللهی پێدوانە زۆربوونی دیادەی چەکداریش هۆکارە چەکداریش هۆکاری ئەوەیە کوشتن سلاح زۆر بیانی سلاح لەکەن هەم نەفەرش بی نابی ینی دەبی حکوومەت زۆر سلاحی نەداتە خەرچی مشکلە ئەوە سلاح زۆر بیت کوشتنیش دەبی ینی پێت باشە چەکە بێمۆڵەتەکان دەستی بەسەردا بگیرێت وڵی بە منوێت دەستی بەسادا بگیرێ ینی ئەوها زۆر باشە ئەوانەی کە خەڵک دەکوژن پێت وایە لەبەر چیەوە ینی زیاتر ئایا لە یاسا ناترسێن خەڵکییان لە پشتە یان ئایا لە ڕووی هۆشیاریە و لاوازن ینی بۆچیە زیاتر بۆچی دەگەڕێتەوە لەم وڵاتەیمە لەم نیشتیمانەیمە مشکلەی ئەوە هۆکاری ئەوەیە ینی یاسا هەبی باشە یاسا هەیە کە خەڵک یەکێک دەکوشی یاسا سزای دەدا دەبێت سزادە بە قانونیوی ینی کابرا دەبێ حکوم کرێت یان ئەبدی پێت باشە ئەو کەسێک کە خەڵک بەنا حەق دەکوژێت سزای لە سێدارەدانی بۆ دەربسێ و لەسەری جێبەجێ بکرێت مادەم مادەی قەتلە دەبی بکوژرێتەوە وڵای پێم باشە ینی شتێکی باشە ینی لە کاتی خۆی ئیسلامەتیش ئەرهواوە بووە ئەوە بووە باشە لە تۆ دەپرسم دەمەقال جاری وایە خەڵکی لەسەر دەمەقالەیەک دەکوژێ ئایا دەمەقالەیەک 7 لەگەر یەکدری بە کورداری گۆتەنی 7 ئەوەی دێنی ینی دەمەقالەیەک ئەوەی دێنی کە بچی کەسی بەرامبرت بکوژی یان هەڵە تێگەیشتنێکیان حاڵەتێکی واکە ئی ئەوەیە بە قسەکردن چارەسەر بکرێت نەک بە کوشتن بە کوشتن نابی دەبێ بە قسەکردن چارەسەر بکرێت لە کاتی خۆش هەرە ئەوها بۆ ینی عالم هاتەمەینە پیاوی گەورە ینی خانەدان شتەکان هەڵکردیە کەواتە هەموو شتێک چارەسەرەکەی بەس کوشتن نییە ناکوشتن نبینە کوشتن نەبووە والله بەڕەئی من لەبێ ئیشیە یعنی لە بێشە فرسەی ئیشکردن زۆر کەمە یعنی ئێستا خریج هەیە ماجستێرە دکتۆرایە بەکەلۆریەسە هەر بێ ئیشە بێجگە لەوانەی کە مەکتەبیان تاو نەکردیا ئەوە ینی کێشەی دروست دەکە زۆر دەگاتە ئەو دەرەجەی بەڕەئی من ئەو یەکێک لە هۆکارەکانە ئەو دوایش عائلەی عامەتەن لە کوردستان و لە عێراق ئەخلاق و ڕەوشت کەم بووە بڕک یعنی عائلە بەخۆی چییە بە عربی دەڵێن ئوسرە بەخۆی کارگەیە ئەو بەشەرەی دەینتە گۆڕێ ئەجا تەواو نییە ینی سناعەتەکەی تەواو نییە ئەو بەشەرە کە دێتە جادەی تێری ئەخلاق و ڕەوش نەبووە لە ماڵێ ئەوەی سبب بڕک عنی عائلە انحلال بووە ئێستا عائلە وەکو کەس پێشان کۆ نەبوویتەوە عائلە پێشان کۆبووینەوە ئێوارە دەبێ هەمویان لە مالێ بن ئێستا باوکو دایک دەنون نازان کوڕیان لە چێن دەرەیە بەخۆی نووسە نازان کوڕەکە لە چێ نازان لە چێن دەرێ بێجگەلەوەی ئەو ئەنتەرنێتە ئەوە لە بن لێفی لە بن بەتانیە ئینسان دانیشتە فەساد و گەندەڵی دەگاتەوی یعنی دەرکەش قەپاتکەی وەنیا دەرکەی ژووری نووسنیش قەپاتکەی دەرکەی حەوش قەوە هەر دێتە لات ئەو فەسادە دەگاتە باڵ و ئەولادمان ئەوە یەکێک لە هۆکارەکانە و یەکێک لە هەوکارەکە بەس بێ ئیشەکە زۆر گرنگە ئەبێ داواکارین لە حکوومەتی هەرێمی دەبی فرسەتی ئیش زۆر بکەن یعنی تاعینات ئێستا هەر نییە دامەزراندن هەر نییە هەر شێوەک وا بزانم تەواوە قسەکەم یان نا ئەبێ بڕەکە ینی ئەو دوایش ئەو خەڵکە کە هاتیە لە دەرەوەی هەرێم ینی لە عەرەبستان بڕک ئەخلاقیان تەواو نییە حەشە لە باشەکان ها بدەلێم خەڵکی باشی هەیە طبعا نالێم باشەکان بەس ئەوی دێن ئەو من جێی فەساد هەیە لە هەولێر ئێستا من بەس جێم لێ ئاگام لێ نییە بەس جێم لێ لە ئینتەرنێتی کە قەریە لوبنانیە جەیەکە لە فەسادی کوشتنەکەش هەر لەوێن دەرێ ئەمن وا دەخینم جێی فەساد ئەوێن دەرێ جێی گەندەڵی و باشە
ئەوەی کە خەڵک دەکوژی ئەوەی کە چەک هەڵدەگری ئەوەی کە هەڵدەکوتە سەر ماڵی خەڵک پێت باشە حکوومەت چ سزایەکی بدا سزاکەی چ بێ حقوبەکەی چ بی والله عائلە نییە چەجی نەبی ئەم بەڕەئی من ئێستا عایلە نییە چی نەبی هەر نابی ینی نابی بێت چەک بی عائلە چەک ئیشی خۆی هەیە ئامانجی خۆی هەیە پێویستی خۆی هەیە یعنی نابی عائلە بێت چەک مستحیلە بەڵام چییە ئەوی دەوێ بکوژی دەچی چەجی دەکڕی دەچی دەدزی دەچی لە ماڵەکی دەدزی شرط نییە ینی بە چەک بکوژی چەق و ماڵ هەیە چەقوی تێدا نەبی ئەوە بازار ئەوە چەقەوە هزار چەقوی تێدا ئەو دوکانە دەتانی بە چەق و شرط نییە بە سیلاح ینی چەک مەمنوع بی ئەوە ینی ئەمن ڕایم لەگەوە نییە دەبی عائلە چەکگەچی هەبی ئەم بەڕەئی خۆم دەرەی دەبی هەر ماڵک چەکەچی هەبی چەکەچی هەبی ینی بەس باشە بۆچی هەبی باشە چەکەی بۆچیە واللهی دنیاە ئەوە دەست دەبی پیاوی خراپ دەبی دەست دەبی ئەوە یاسا هەیە بی لە دادگا والله ئەمن ڕەئی من ئەو هاە ئەمن چەک مهمة اليوم بيغمبر صلى الله عليه وسلم دلي المؤمن القوي خير من المؤمن الضعيف يعني إيمان داري بهيز باشتر الإيمان داري شي بهيز بي ظروف تسيا يعني أمن تأكيد دكم لو قسيك أيدي بكوجي حربة الشيء وبدداني خوي دكوجي أي ما بس يكشتن بي أي ما بس يكشتن بي أو تسقو برا شمشير برا أو بازار هر برا أو بس يكشتن ما كرد سزاكي تبي عقوبة تبي والله أبي اللي تشندري بكوجي ألا وندري إعدام بكري إعدام بكري سيدارة بكري أري والله بيبتاع عبرت له همو خلق أقل سيدارة دان هبي ببروايتو أقل سيدارة هبي أقل أو سزاري سيدارة دان زيب كديه بيدوايا كتاوان كم دبي أدي أو بعربي بيدين ردع دبي يعني نازم يعني قانون عراقي سيا يعني قانون عقوبات بلام أبي تعديل شي بكري عقوبتك زور قوربي زور قوربي يعني إعدامش نبي سيدارش نبي دبي إعدامش مؤبد بيتن يعني سجنش مؤبد بيتن يعني دبي بشدد بيتن وعشاير دوالا الشيخ وآغا بياو معقول لكانش دكين أوش هيا يعني عشاير دادا نشين بعض مسائل حل كان أبي تساهلي نكن برك تنبن لو أو عقوبتك زور قورة بيتن كواتا دري أوي كخلق دك جيب دلين بسلع عشايري على نكريتن بلكو سزاي قانوني خورجي هرتشون بتشيوك بعشايري بقانون بي أبي يعني زور بقوة بعقوبتك دەبینین ئێستا دیاردەی کوشتن زۆرە هەجێمان لێ دەبی دەڵێن فرانکەس لە فلان شوێن کوژرا کەسێک لەو شارە کوژرا یەکێک لەو شارەی دیکە کوژرا بە بڕوای تۆی گەنج ئەم هەموو تاوانی کوشتنە بۆچی دەگەڕێتەوە پێشەکی بە خێراتین کەناڵەکەتان دەکەم بەڕاستی بەداخەوە کە ئەم دیاردە ڕووی لە زیادبوون کردیە ئینشاءڵڵا هەموو کەسێکیش دەگەڕێتەوە سەرڕێگای ڕاست و دوور دەبێتن لەو شتانە بە بڕوای من ئەوە لە بۆی دەگەڕێتەوە کە خەڵک پشتی لە دین کردیە چونکە خی گەورە دەفەرمێ لە دوای بەڵێنشی داوە بە مسلمانان کە لە دوای هەموو ناخۆشێک خۆشی دێتن کەواتە هەموو کێشەکەیش چارەسەری هەیە باش عادی ئەمە ناڵێن مسلمانین و لەسەر پەیامی ڕاست و دروستی ئیسلامین باشە کە خی گەورە فەرمانمان پێدەکا یەکترین مەکوژن بە ناحەق ئەی بۆ ئێمە پەنا دەبین بۆ کوشتن بەخوای ئەوە وەکو باسم کرد کە دەگەڕێتەوە سەرلایەنی بێدینی خۆیان ئینسانش کە تووڕە دەبیتن بڕیاری غەڵەت دەداتن بەداخەوە بۆیە چی دیکە بە هۆکار دەزانێ ئایا زۆربوونی چەشی بێمۆڵەتی ژێکێک لە هۆکارەکان نییە بەخوای چەکی بێمۆڵەت ئەلحەمدوللا سوپاس حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن کە هەڵمەتی باشی کردووە لەو ماوەی بەڵام ڕێگای دیکە هەیە بۆ کوشتن بۆ نمونە بە چاقو یەکتر دەکوژن ئەمڕۆ هەر سێ کەس کوژران بە چاقو لە یەک خانەوادە بەداخەوە دەمەقاڵەیەک هەفت و هەشتێک لێک تێنەگەیشتنێک ئەوە دەهێنێت کەسێکی بەرامبرت بکوژی بۆ نمونە گەنجێک کە تەمەنی 30 ساڵە 30 ساڵە دایک و باوکی
بە خێوی دەکا پەروەردەی دەکا گەورەی دەکا بە خۆشی و بە ناخۆشی تۆ لەسەر دەمەقاڵەیەک بچی بیکوژی و بیسڕیەوە بەخوای وەکو باسم کرد هەموو دەگەڕێتەوە سۆر لایەنی بێدینی کە ئەتۆ ڕێگەی ڕاست بگری ئینسان دوور دەبی لەو شتانە بۆ نمونە تو بەسیترین شت کە نوێژەکانت بە مەزبوطی بکەی بەئەکید دوور دەبی لەو شانە یعنی فکری خراپ بە مێشکدانایەتن هەموو کێشێکی چارەسەری هەیە دام بە خۆتاندا بگرن ئەوە بەڵێنی خوددایە ئینسان نابیتن لەسەر شتێکی بەسیت یاخود لەسەر عەساب بیتن بڕیاری هەڵە بدە چووکە دوایە ئاخری پەشیمانی لە دوایە تەنها بۆ من ئاوا نەرمونیانیانیش ڕۆژانە هەر نەرمونیانی و لەسەر خۆی بەخوایە من هەر زۆر مرۆڤ دۆستم ئەوە ینی خی گەورە ڕحی بە ئینسانە بەخشیە هەموو ئینسانە گەورەیە کەس کەم نییە داواکاریشم هەموو کەس دام بە خۆیاندا بگرن هەموو کێشەیەک چارەسەری هەیە لە ژیاندا هیچ شتێک بێ چارەسەر نییە وڵی هۆکارەکان زۆرن یەکێک لۆکارەکان کەم تەحملی خەڵک سەبر و تەحملی نییە ئیتر ئەمانە بنە هۆکار ئەگەر کەسەکان لێبوردنیان نەبێ بەرامبەر یەکتر ئەو کێشەیە ڕوونالۆچی هەڵچوونێک بێ ینی هۆکارێکی زۆر بەسیتیش بێ کە جارێک کوشتێکی لەسەر ڕۆیە کێشەی گەوردی لەسەر ڕۆیە کەواتە دەمەقاڵەیە گیان ئەفتووە شتێک لەگەڵ یەکتری دێک تێنەگەیشتنێک ئەوە ناهێنێت مرۆڤ بەرامبەرەکەی بکوژێت بڵێ ئەوە نایێنێ بەڵام هۆکارێکی تریشەوە زۆربوونی چەک بەدەست خەڵکەوانێ چەک زۆر بوو ینی کەسێکی ئاسایی بنی چەک پێ بۆ چیەتی یان کابراایە گەر واجبێکی هەیە چەکەکەی لە باڵۆدا بنێت لە دوای داوامیقی چێگا بەڵام هۆکارێکی دیژێ کە چەک خەڵک چەکی زۆر پێکاگەم حیزبانە جاروێ لە کاتی هەڵبژاردنەکانە چەکە بەخشنەوە بە خەڵک ئەمەش هۆکارێک بۆی هەموو کەس چەکی پێ و لە کاتێکی دەمەقاڵێکی بەسیتا چەک بەکارێنە و کوشتن ڕۆیات ئەی ڕۆڵی یاسا چۆن دەبینێ بەڕاستی ئەگەر یاسا هەبوایە یاسا بۆ هەمان وەکو یەک بواە بەو شێوێ نابوو تۆڵی کوشتنە ئەگەر یاسا ئەو کەسانێکە کوشتن ئەکەن کەسێک بە ناحەقە کوشتن بکوشرێنەوەانە کەسێکی تر دەستی تێ ناچوو کە خەڵک بکوشێتەوە بەڵام هۆکارەکە ئەوەیە کابرا دەسەڵاتدارە لە یاسا هەڵدێ یاسا شمولی ئەو ناکە هۆکارەکانی زۆرن بۆ ئەوەیە شێکێکۆ لە هۆکارەکان زۆر باشە جیا لە چەک خەڵک هەیە بە چەق و بەرامبەرەکەی دەکوژێت پێم وتیانی ئەگەر کابراکە کەم تەحمولیە کابرا کەم تەحملەیەکێکەوە ئیتر حەچێکی بەردەستکەوێت شەڕی پێکات باشە بە بڕای تو ئەوانەی کە زۆرتر خەڵک دەکوژن گەنجەکانن یانەوانەی کە تۆزێک تەمەنیان هەیە وڵا زیاتر هەستەکەم لە ناو گەنجایە هەرچەند خەڵکانی بە تەمەنیشی تایە بەڵام زیاتر لە ناو گەنجەکانەوە هەیە باشە چی بکرێت بۆ ئەوەی هۆشیاری گەنجان زیاتر بکەین بۆ ئەوەی تاوانی کوشتن ئەنجام نەدەن وڵا یەکەمیشت ئینسان کاتێک کە هەر شێگێتە ڕێی خی گەورە بکە بە چاودێر و ئەوە بەسەر خۆیەوە کە بزانێ ئایا بۆچی ینی ئەم کوشتنە بۆچی بکات ترسی خۆی لە دڵا بێ ئەمە ناکە ینی هۆکارەکان شەڕەکان یان دەمەقاڵەکان هیچ ئەوە نییە کە کوشتنی تیا ڕووبات مجارە عنی ئەکری خەڵک زیاتر ڕۆشن بیر بێ یان کابرا ترسی خۆی لە دڵا بێ ئەم کارە نەکات ینی ئەمان نابن بە بڕایت و سولەی عشایری هۆکارێک نییە بۆ ئەوەی کە ڕۆڵی دادگاکان لاوااستر بکات بەتەکید بەڵام ئەوی شەر ئەکرێت دادگا دەوری خۆی بینێ باشترە دیاردەی کوشتن لارێمی کوردستان بۆ زۆرە بۆ خەڵک پەنا بۆ کوشتن دەبات زۆربوونی چەک بەدەست خەڵکەوانێ بە بڕوای من ئەوە لە بۆی دەگەڕێتەوە کە خەڵک پشتی لە دین کردیە بەس شتەیە دادگا حەقت ناستێنی کە دادگا حەقت نستێنی خەڵک پەنا بۆ شتی دیکە دەبا ئەوەش لاوازی دادگاکان دەگەینیتن داگە بۆ فەقیر هەر سەرسمیە بە احتیمال ڕێمیوکەن ئاساییە بەس بۆ کەسێ پشتێکیە بێنە ئەگە هەرێکێکی کوشت ئەگە بێ لە سێدارە درێ بە عادی کەس ناکوژیت والله ئەبێن لە چەند دەرێ بکوژی ئەلوێن دەرێ ئەعدام بکرێ بەڵایزان و خۆشەویستانەوەی بینیتان تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر بوو لەسەر زۆربوونی دیاردەی کوشتن لە هەرێمی کوردستان یەکێ لە هۆکارەکانی زۆربوونی دیاردەی تاوانی کوشتن لە هەرێمی کوردستان لاوازی ئیمانی تاکەکانە هەر کەسێک کە ئیمانێکی بەهێزی هەبێت دەستی ناچێتەوە کەسی بەرامبەر بکوژێت هەروەها سەروەربوونی یاسا واتە کەسێک کە تاوانی کوشتن ئەنجام دەدا بە سزای یاسایی خۆی بگات بێگومان دەبێتە وانەیەک بۆ ئەوەی خەڵکی دیکە پەنا بۆ کوشتن نەبات بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر داوا دەکەنەوە کەسەی کە تاوانی کوشتن ئەنجام دەدات سزای لە سێدارەدان بەسەریدا جێبەجێ بکرێت هەروەها بنبڕکردنی چەکی بێمۆڵەت ئەو چەکانەی کە مۆڵەتیان نیە حکوومەت پێویستە دەستی بەسەردا بگرێت
و هەروەها پێویستە لە نێوگەنجان و لاوانی هەرێمدا هۆشیاری زیاتر و زۆرتر بڵاو بکرێتەوە تاوەکو تاوانی کوشتن کەمتر ئەنجام بدرێت. هیوای ساغ و سەلامەتی بۆ هەمووتان دەخوازم تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.